ئێمە ئەوڕۆوەکو لیژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی کوردستان هەستین بە بەسەرکردنەوەی سایلۆی هەولێر لە نزیکەوە ژێمانگر لە ژیرۆگرفتەکان و وەرگرتنی گەرمی جوتیارانی ساڵی 2020 دەستخۆشی لە هەموو فەرمانبەران دەکەین کە کارێکی ئیشەشی خاوینیان کردیا، بەڵام گیرۆگرفتیان هەیە، ئەویش دەگەڕێتەوە سەر حکوومەت و وەزارەتی تیجارە و بۆ خۆیان سایلۆ سەر بە وەزارەتی تیجارەی عێراقیە کەم و کوڕیان هەیە لە داپۆشینی گەنم لە دیوارەکان، هەندێک کەم و کوڕیان هەیە، کەم و کوڕیان هەیە لە کەمی مۆزەف و کەمی فەحسی پشکنینی مختبەری گەنم و ئێمەش لە نزیکەوە راپۆرتی خۆمان ئامادە دەکەین و دەینە حکوومەت ئەوەی پێویست بیتن لەسەر ئێمە زێبەزێدەک بە دوادا چوونمان کردێ لە هەموو گیرۆگرفتەکانی سایلۆ. پێشنیارە کە هەبی ئیوان ئێمە لێمان وەرگرتن و لە هەمان کاتیشدا ئێمە چەند تێبینی و چەند داواکاریەکمان هەبوو ئاراستەی ئەو بەڕێزانەمان کرد و بەردەوام ئێمە پێمان خۆش ئەو هەماهەنگیە هەبی بۆ ئەوی بتوانین لێک تێگەشتنێک هەبی لە هەمان کاتدا هەر کێشە و گرفتە شەبی لە ڕێگای وان و لە ڕێگای وەزارەت و پارێزگای هەولێر ئێمە داواکاریەکانی خۆمان بنێرین. پرۆسەی وەرگرتنی گەنم حکوومەتی عێراقی بەستۆی دەگرێت، ئێمە ناتوانین لە مەرج و ڕێنمایەکانی حکوومەتی عێراقی لا بدەین، لە چوارچەوەی ئەو مەرج و ڕێنمایانە ئێمە کارمان کردووە. لە هەمان کاتیشدا جێگای خۆشحاڵیەکەوە پەرلەمانی کوردستان بێت ماوە سەردانی بکات و چاودێری دۆخ و پرۆسەکە بکات.